ئەگەر بە تهدیدی پێم بڵێ ئەو لایەنانە شوێن کە نایەنەوێ هەموو حیزبە سیاسیەکان قوارە سیاسیەکانی ناو پەرلەمان بەشداری ئەو لیژنەیە بکەن. پێم وایە کە هەر شتێک بوو بە تەوافقی حیزبی پێم وایە مانایەکی نامێنێت ئەگەر سازان بێت بێ جارێ ئەو چوار حیزبە هەرتیا بێت. زۆرێک لە ساردی هەیە لە نێوان پارتی و یەکێتیە. یەکێتی پارتی ئەگەر ساردیشیان هەبێ و مەشاکلیشیان هەبێ بەبێ یەک ناتوانن حکومدار بکەن. لەسەر پرسی درێژکردنەوەی ویلایەتی بارزانی بە دڵنیاییەوە من لە باتی یەکێتی لەم کاندیدی نابێت بۆ سەرکێرن لە کوردستان. پێت باشە درێژ بکرێتەوە یاخود کۆتایی پێ بێ دەسوولەکەت ناکرێت سەرکێرەمیش بۆی درێژەکرێتەوە. ئایا محەممەدی حاجی مەحموود بەنیاز نییە خۆی کاندید کا بۆ سەرۆشی هەرێم؟